سەقفێکی زەمەنی لە لای خۆی بۆ نێچیروان بەرزانی داناوە بۆ ئەوەی کە دانوستانەکانی کۆتایی پێبێنێت. سەرۆکی هەرێم نییە بێت مفاوزات بکات، هیچی سەرۆکی هەرێم نییە بێت دانوستاندن بکات. هەموو کۆبوونەوەکانی سەرۆکی هەرێم لەگەڵ ئەو لایەنە سیاسیانەیە چی لێشوین بۆ؟ چاوپێکەوتن لەگەڵ فوئاد حسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. دەسەڵاتە دەسەڵاتە، ئەوەی لە مەحارزەیە، بەڵام ئەوەی هاتیتە ناو دەسەڵات پەرلەمان چاودێری. وەزارەتی دارایی یەکێتی بە ئیستحقاقی خۆی ئەزانێ. بۆچی سەرۆکی هەرێم مەسەلەن پۆستێک نادا کە ئیستحقاقی پارتی بێت؟ ئەندامی مەکتەب سیاسیەوە ئەندامی لوژنەی دانوستاندنی پارتیە و چووە فەرحی پارتی کردووە لە ئەو دانیشتنەوەی کاتنەوشیروان. هێمجا نازانم جوابی کاتنەوشیروان چی بووە. چاوپێکەوتن شەوی یەکشەممە کاتژمێر 9:05